لە ڕۆژاوای کوردستان هەڵبژاردننی شارەوانیەکان نەکرا. تورکیا هەڕەشەی جددیە کرد. ئەمریکاش بە ئاشکرا قسەی یەکلاکەرەوەی نەبوو. تێبینی ناوخۆیش هەبوون و هەموو ئەمانە هەڵبژاردننی شارەوانیەکانی بردە مانگی هەشت. بەڵام هێشتا ئەمە پرسیارێکی بەجێیە کە بڵیت مانگی هەشت هەڵبژاردنەکە کرێ یان نا. گفتوگۆی کوردی بەچۆ گەیشت. ئەنەکەسە داوای چیەکە و تەفدەم و بە تایبەت پێدە چ تێبینیەکی لەسەر داواکاریەکانی ئەنەکەسە هەیە. چۆنە لە ڕۆژاوا کوور دەتوانێت لەگەڵ عشیرەتە عەرەبەکان هەڵبکە، بەڵام لە نێو خۆیدا توانای سەرەتاییترین یەک هەڵوێستی نەتەوەیی و نیشتیمانی نییە. قسە لەبارەی ئەگەری نزیکبوونەوە و هەماهەنگیەکی سووری تورکی هەیە دژ بە ئەزمموی ڕۆژاوای کوردستان. لای خودی ڕۆژاواییەکان ئەم پرسە چۆن لێک دەدرێتەوە، نزیکبوونەوەیەک لە ئارادایە یان نا؟ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی دیکەش لە ساڵح موسلیم هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات وەرەگرین. بەڕێز موسلیم سڵاو دەبێ، وادارم زۆر باشبی. سپاس دەکەم کە لە قامیشلۆوە لەگەڵمایت. من بە پرسی هەڵبژاردننی شارەوانیەکان دەست پێ یەکەم. پرسی گەرمی ڕۆژاوای کوردستانە. ڕاستیەکەی دوو ڕێگری هەبوون. ڕێگریەکی دەرەکی هەبوو پەیوەندی بە تورکیا و تەنانەت دەکرێت ئەمریکا و سووریاش باس بکەین، پەیوەندی بەوانەوە هەبوو. ڕێگریەکی ناوخۆیشە بوو پەیوەندی بە بەشێک لە لایەنە کوردیەکانی ڕۆژاوای کوردستانەوە هەبوو. من بە ڕێگریە سەرەکیەکە ڕاستیەکەی دەست پێ یەکەم کە ڕێگریە دەرەکیەکان بوون، بە تایبەت ڕێگریە تورکیەکە. ئەکرێ پێمان بڵێ تورکیا هەڕەشە ئاشکراکانی دیار بوون ئەوانەی لە ڕۆژاوای کوردستانیە کرد، بەڵام بە نهێنیش پەیامی چی بە ڕۆژاوای کوردستان درابوو لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردننی شارەوانیەکان؟ بله، جارکتین سلاورز ایرو 25 ماه ششانه هزارانه سالوگر کنکوژیال کوبانه کو خواستن کوبانه جارکتین هلوشینن دولت ترک و داعش ایرش کرد و دمه 252 کسی مای سیویل زاروک شهید بون. اجبر بیاوی از واناجی ببیرتینم دوباره وجهتا. جبو مسئله هەڵبژاردنە ژخوا وەرجی شۆپاند، یعنی ئێمە دەمەکە لە ڕۆژاوای کوردستانی وەک مزان هەرپەیمانی جوواکی هاتە چێکردن. وەنا چ کەسێمە هەنە بەشدار بوون، چ پێکاتێمە هەنە بە کوردێخەوە بە عەرەبێخەوە سریانێخەوە گشتی بەشدار بوون و گۆرەی هەویژی سازی هاتنە چێکردن، سازی کوردبژاردنە برێوە ببن. یک جواناجی کمیسیون بلند هەڵبژاردنێ بوو. وانا بریار دا کو دسی ماه پێنجان دا هەڵبژاردن بێ چێکردن. پشتا دیتن کو تشتێکی زوویە جارێکە دیم دەرەنگ خستن خواستنە 11 ماه شەشان. پشتی وێ جارێکە دین یعنی گەلێکی ئامادەکاری تەنەوە ji bo sedemê neamadekirine dixwaze biraj yani lojîstikê û دعوتي كشدار ودا چاوديري ورنج بروي وجار قديم بشندا خستا خصنا ما حيشتا إجا إما وقت بارتين سياسي وقت إيهانو قد كي باشتاري بيه بجارتنا ببن جبو ما قوتن إيوان وداخيانين كوميسيوني هالبجارتنا كوميسيوني مزنا وغرينجا وانا داخيا كرن سبب سدام لوجستيك جيگل لقوتن یک جوانا دمکاتی داینج بو پروپاگاندا تیرینات کردن. ایدیان آماده کاری لوجستیکه یعنی او کرتن هانو کدکه بینش بو هلبجیران بین بالا کردن. تقریبا دوری 3 میلیون زیاده تر هلبجیر هنه. بانا گشتی نگشته بونه که وجالی کی داشتی چاودیری کدکه اجدار بدوارن کسی سازیانن سازی سیویلن رسمینه کد که باتانا چاودیری بکرن وانا جی گوبا دما تیره مانا که اجبر اوی رو بون بشن داخستن بیگو من تشنه دین جی هبون او جی تشنه سیاسی بون یعنی ایهانو که ناخوازن که کرد الویدره یان جی پیکاتی یعنی با کرو روجلات سوری کرابن بخوا دناف خدا سیستمی خوا آوا بکن هندر مال خوچه بکن او جي حزنا كنو سريدا جي وكم ظن تركي هبو
دەدیان ڕێژیمی سووریا بەڵام بەڕێز موسلیم من ئەدوەستێنە من زیاتر حەزمە کرد سەرەتا لەسەر پرسە دەرەکیەکان قسە بکەین ڕێگریە دەرەکیەکان بەڵام دیارە خۆت حەزت کرد لە ناوخۆیەکان و دەست پێ بکەی باسی داواکاریەکانی کۆمیسیۆنت کرد کە لە ڕووی لۆجستیەوە کاتی زیاتری پێویست بوو باسی هەندێک تێبینی تریشت کرد لەبارەی پارتە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان و پارتە کوردستانیەکان ئەم هەڵبژاردنە کە دواخرا خراە مانگی هەشت ئێستا بەگشتی پارتە کوردستانیەکانی ڕۆژاوای کوردستان ئەم جارە لە هەڵبژاردن بەشداریەکەن یان هێشتان تێبینیان لەسەر بەڕێوچوونی پرۆسەکە هەیە من بە تایبەت ئەمەوێ لەبارەی هەڵوێستی ئەنەکەسە و پارتی نێو بەشدار لە ئەنەکەسە قسەم بۆ بکەیت هەڵوێستی تازەی ئەوان چییە؟ بەڵێ نەها هەڵبژاردن تێ سیستەمێک لێ دەرە هەیە سیستەمی ڕێبەبەری خۆسەرە و گۆرەوی هەوژی پارتیên سیاسی هەنا ئەمکانە بێژن تقریبا دۆری 30 پارتی هەیە چ کوردان بە عەرەبان بە سریانیان بە ئاسووریان بە یعنی دۆری 30 پارتی هەیە بۆنە گشتی ئێوانە کە ڕوخسەت ستاندی بکەن بێ دەرە خەباتێ بکەن بۆنە گشتی بێگومان تێدانە یعنی تێدای گرێداینە کانن دەربژاردنە کەون کانن هەفبەندیان چێ بکەن کانن بە هەورە هەفکار بن کانن بکەن و ێ سەربخواژیانە یعنی کەسێن هەنە کۆوا پارتیان بە نێگرێداینە دخوازن سەربخوا تێکەونە بێ هەڵبژاردنە ڕێژوان ڕێژی دەکرێ یانش هەر کەسی ڕە دەکرێ دەیجا وەختی کۆ پارتیا کەیە بە سیستەمە قبول ناکێ یان جی پارتی ڕوخسەت نەستوندی یا ناخوازە تەوی ببێ تەنوکۆنیم زۆرێ بینێ ئەنە کەسێژی خۆتەوی ناکرن تام تەرسی ویهاوی لە دژی بێ سیستەمێ گشتکینە هەنی سیستەمێ ڕێڤەبەرێ خۆسەر گشتی قبول ناکەن و تشتێکی قبول ناکەن ئەو ژێ و ئێتیلافێ وای سووری ئێوەنە بەهەفکارە هەمدنە وەنە گشتیان ئەو ژیل کێلەکێ تورکی گووان بژارتنەوە قبول نەکرد نەپژڕدی باشە بەڕێز موسلیم گفتوگۆ لە ئارایە بێ بۆی ئەنە کەسە بێتە ناو پرۆسەکەەوە قسە لەسەرەوە نییە ئەنە کەسە کۆی پرۆسی سیاسی و حکومڕانی لە ڕۆژاوای کوردستان قبول بکە بەڵام لە ئەخیرا هەڵبژاردنێک لە ئارادایە و گرنگە زۆربەی لایەنە کوردستانیەکان بەشداری بکەن بەنیازن گفتوگۆی تر لەگەڵ ئەنە کەسە بکەن هیچ نەبێ بەشداری هەڵبژاردنەکە بکە یان ئەنە کەسە بەشدار بێ یان نا هەڵبژاردننی شارەوانیەکان لە ڕۆژاوای کوردستان لە مانگی هەش بەڕێواچێ بەڵێ نها ئێک و بێ هەڵبژاردنە چێتکەن سیستەمە کرد بێ دەرە ڕێڤەبرێ خۆسەر هەیە و کۆمیسیۆنە هەڵبژاردنە بلند هەیە ئێک چێتکەن ئۆرگانیزە دەکەن و ئێک و ڕێوە دەبن و ئێک و خەدینە و پارتیان قبول دەکەن ئێمەژی مەسەڵەن وەک پێدە مەخواستم تەبێ ببن و چۆرە مە تشتێک و پێویستن مەژوان ڕدانێکی قبول کردن کو ئەم تەبێ ببن ئیجا هەر کەس وهەیە پێکی یەکی کوب سیستەمە قبول ناکە سیستەمە ڕە ناخوازە بدە بستینە ناخوازە ڕێڤەبەرێ ڕە بدە بستینە کۆمیسیۆنە هەڵبژاردنە ئێ بلند قبول ناکە یعنی وایتر نکانی ئیجبار بکی بێ ئەلە وەرە مڕە بدە بستینە پشتگرێک لەبەردە یعنی ئەونا ناخواز بێ سیستەمێک و لە باکوور ڕۆژهەڵاتێ سووری تێ ئاواکردن گشتی قبول ناکەن باشە بەڕێز موسلیم ئێستا ئەوە ئەنە کەسێک لای بۆ قسەمان لەبارەوە کرد بەڵام ئەوانەی کە سیستم حکومڕانی ئەو ئیداری خۆسەر کە لە ڕۆژاوای کوردستان هەیە قبوڵیان کردووە هەموو ئەو پارتە سیاسیانە بۆ مانگی هەشت بەشداری هەڵبژاردنەکەن ئەوانەی کە پیان وابوو ئەگەر لە مانگی شەش هەڵبژاردنەکە نەکرێ بۆ ئەوەی فریاکەون کۆمەڵێک بانگەشە و هەندێ پرسی دیکە هەیە کە پەیوەندی بە پارتەکان خۆیانەوە هەیە ئەوانەی کە ئەو تێبینیانەیەن هەبوو سەرەتا ئەوان بەشداریەکەن یان نا لە مانگی هەشت بەێ بەێ نا هەر کەسی کوردێ دەرە خەواتێ سیاسی دیکە چ ڕێخستنە سیاسی بێ چ پارتین سیاسی بن حقیخواانە مافێخواانە کو تەبێ ببن و بێ تەبێ ببنەژی ئەمە یەکی کوڕخسەتە خۆتنە ناخوازێ ئەو نکانێت تەبێ بەیانێتە ئەس فێم ناکەم لازمە هەرێ مەسەڵەن کەسی و دژمانی بتەڕە دکە یان ئەو دکێتە زۆرە بینی تەبێ بکەیتە نکانی تەبێ بکەی باشە من سواز دەکەم تقریبان جا بە ناوخۆیەکانم وەرگرتەوە ڕێگرە ناوخۆیەکان دواتر یەمە سەرگفتوگۆی کوردی دووبارە باسی ئەو پرساکەمەوە بەس پرسی هەڵبژاردنەکە هێشتان هەندێک پرسیارماوە بە تایبەت ڕێگریە دەرەکیەکان ئەتوانی پێم بڵێ تورکیا بە ڕاستەوخۆ بە ئاشکرا بێگومان هەڕەشەیەکرێ و من دژی هەڵبژاردننی شارەوانیەکانی
ڕۆژاوای کوردستانم بەنهێنی چ پامێک بە ئێوە گەیشت بوو لەلایەن تورکیاوە پامێک ئەگەر ئەمریکا گەیان دەبێتی یان هەر لایەنێکی دیگە گەیان دەبێتی لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردن لە ڕۆژاوای کوردستان بەڵێ نامبەری هەر تشتی دەبێن وای خۆشک زۆن بن هەڵبژاردنی ئانا کوچێت بن هەڵبژاردنی هەرێمینە یعنی تدکێ مختاری خوا دەرخی تدکێ شارەداری خوا دەرخی لە باژارێکی بچووکە لە ئێهانە هەرێمە ئێهانە ڕێبەبری خۆسەر گشتکینە ئێ کوردانن ئێ عەرەبانن ئێ سریانیانن بۆنە گشتکیت کێ شارەداری خوا دەرخینە یان هەندر ماڵی خوا چێتکی وایە تا حاجەتی کەس تەنانە پێرە بێژە ئەس قبول دەکەم و قبول ناکەم یان تشتێک ببێ ئەم تکێ مختارێکی خوا دەرخن محەممەدی مختاری هەرن بە ترکی بشێوەرن نەبێن ئەم دەرخن دەرنەخن یان ئەمەمەرن بە ئەمریکا بشێوەرن بێن دەرخن دەرنەخن نەوەهای ئەم هەندر ماڵە خوا چێتکەنا وان بژارتناژی ئێ هەندرینە نە ئێ دەربن نە ئێ سیستەمێ گشتکینە ناو پشتی بێ هەلبژارتنەکە دینە ئێ هەلبژارتنی بەرفەرە ئەو ئێ مەجلسێنە ئێرە بە بریانن ئێ سازی دینن یان ئێ ئانا کوتکێ سازی حکومداری بکن ئەوانانە ئەمە وایە ئێ هەرێمی وایە تیشی کەسی پێتنانە بەرویاوی نا مەسەلەی ترکی کوڕات بێت بێژێ یعنی ترکی شخوا ژێرە تم حەجەت ژێرە ناگەڕێگم یعنی تم بەهانە ژێرە ناگەڕێگم کو بێژە ئەز ئێریش بکەم و نەکەم ژخواش 8 ساڵان و بەردەدا 9 ساڵان و بەردەدا ئێریشی خوا نەسەکنیانە ئانا هیرۆژی وەکومە دەستپێکێ دەوانی زمان ئێریشە لەسەر کۆوانی ئا 25 مەهی شەشان 2015 ji بۆ چ بوو داعشێ وانە تەفکردن کو خۆت دخوازن gelê Kurd ji holê rakin ji 9 ساڵان و بەردەدا êrişê wan li ser Kurdan nesekiniye ji ber wê vê tim êriş bikine vê tim bibêjine tim ew bikine ona çi dixwazin Kurd tir nebin Kurd mafê xwe nestînin lê wekî dîn em dikin ha îro li Tabqa meselên bajarekî Erebanin yan li Raqê em dike rawin şaredarekî û meclisê şaredarî derxin gelê wê dere bixwe وين چه ضرر خال کسیه چه ضرر خال ترکیه یعنی راد به هوا که بهانه نه جبو که مسئله تشتک سیستم که دموکراسی چه نبه تشتک بدر آوا نبه جبو بیاوی دجمانی دکن باشا برز مسلم يعني زانیاری هەیە لەبارەی ئەوەی کە سەرڕای بڕیاری دواخستنی هەڵبژاردنەکە بۆ مانگی هەشت و ئێوە گەڕانتانەوە زیاتر بۆ پرسە لۆجستیەکان نەک هەڕەشەکانی تورکیا و تێبینیەکانی ئەمریکا بەڵام قسە هەیە لەبارەی ئەوەی کە تورکیا پەیامی ناردووە بانگی هەشتیش ڕاستیەکەی ڕازی نابێ بە ئەنجامدانی هەڵبژاردن و ئەوان بەستویانەتەوە بە پرسێکی دیکەوە سەرڕای ئەوەی کە بەڕێزت ناود نابیان و بەڵام ئەوڵێ ڕێگە نادەین دەوڵەتێک لە باکووری سووریا باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دروست ببێ سەرڕای ئەم هەڕەشانە مانگی هەشت لە ڕۆژاوای کوردستان هەڵبژاردن بەڕێوا چێ یان نا تورکیا هەڕەشە بکە یا هەڕەشە نەکا جا نازانم کردوێتی یان نادووبارە تۆ ئەوەم بۆ پشتڕاستکەرەوە هەڵبژاردن هەر بەڕێوە چێ یان نا بەڵێنا ئەم وەکومە دەستپێکی ژیانی زمان ئێمە لەوێ دەرێ کۆمسیۆنی هەڵبژاردنی بلند هەیە بۆناژی هێزی ماگشتی تێدانە و ئەوەناژی ڕادن تەرتیب دەکەن و ئۆرگانیزە دکەن ئەو بڕیاری خوا گوتێ مای هەشتان ئەم گشتی گۆرەویەوەی ئەمادەکاری دکەنە گوت مای هەشتاندا بکەن اینجا کسی در با باندور بکه نه که همه نزانه لی همه برای راتی استاندن ماه هشتان هم دویشن به ماه هشتان هم شرطنی مبه بایه چه ببین مسئله که هم دویشن ایریشی ترکیش خبر نسکنیانه وش خبر جی تندکن هیز اندینه که اون دویشن مثلا یک جی امریکا جی دستی که دو جر که کتی اکلیم او امریکا رو چه بویش 2015 و 16 حتی تم دویشن برای گل درکبه برای دموکراسی درکبه وش پرنسیب دولت امریکا جو آب کردن دموکراسی یعنی تو بگیری گل برای گل بخواه خبره به ویش پرنسیب دولت امریکا اینجا رو کجبوت حساسی خوب ترکی را نکه نظام چنکه به ما رو بودم گون چشکی زود کنه یعنی من عجلت کنه دستپی که دوها بودن نگوتن ما کنه یا نام لهم برن یا نام قبول نگوتن جو تا ما مجب خواه آماده کارن خواه کرن بلکه مابستی وانجی با آماده کاری ما خوشت نکنم والله برز مسلم من ئەمێ لەبارەی هەڵوێستی ئەمریکیەوە پرسیاری جددیتر بکەم ئەمریکا تێبینی لەسەر کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە و با بڵێن پەیامگەیەنەری مەترسیەکانی یان هەڕەشەکانی تورکیا بوو یان نەخێر ئەمریکاش
پەیامی دیکەی هەیە لەبارەی ئەوەی کە نایەوێت جارێکە هەڵبژاردننی شارەوانیەکان لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە بچێت. پێم وابێ بە ڕێزیشت ئاماژەیەکتدا بوو لە چاوپێکردنێکی ڕۆژنامەوانیە لە چەند ڕۆژی ڕابردوو بەم پرسە کە ئەمریکا گوایە نایەوێ هەڵبژاردن لە ڕۆژاوای کوردستان بکە. مۆقیفی ئەمریکی کامە بوو؟ پەیامی هەڕەشەی تورکیا و یان جۆرێک لە تێبینیەکانی خۆی ئەوە دیان نەخێر نایەوێ هەڵبژاردن بەڕێوە بچێت. بله انشاءالله وانی زمان امریکا پرنسیبی خود و دموکراسی چیه؟ تفکری گل یعنی پرنسیب امریکا به تشدید خوازن و دوی بکنم و دوگو تنجی ایجادا نا ایرو وقت امزان مسئله ترکیه و ناجی به هم را افکار افتنه دندر ناتو داره ناج بو که ترکیه که نکه تشتکی نکه دوی کچ بو خاطری وان بوده به اون عجلت کنه یعنی امن زانن اما باوری مدام تركيا تم إيريش يقول نسكن يعني حتى روجي روجانش إيده مهنة يعني الكوبون إدبال العفرين إدبال الشعب إدبال الجزيرة إدبال حروش إيده مهنة يعني تركيا إيريش يقول نسكن عندنا يجبوه يعملون والله أم هندر مالك چناكن حتى كو ترك رازي نبن ترك الخازن هم تنبن نكو رازي ببن الخازن هم تنبن يجبر بيوي يعني إيه پر علاقه خواب هندر گل را که تخمین دکم که آماده کاری خوشل بیان کرن جیبه هلبجارتن دمی خواهد بیکرن. باشە بەڕێز موسلیم ئۆکەی ئەمریکی وەرگیرا بۆ هەڵبژاردنەکە یان نا لە مانگی هەشتا؟ بله هم نزاند که چرا بکنه یعنی حتی اونا کسی تپرزیب نده امریکا نگوته مک امریکا نگوته مک نگوته تشتکی وانی بس گو باید دم دست بیکره این بری که بگوتن دیرو بید تعیین کردن فلان دیرو که دارم بکی بکنه و چرا گون چشکی که عجلت کنه وانی گوتن جید ترشک مرا نگوتن. زۆر باشە منە پڕمەوە بۆ پرسێکی دیکە ڕاستیەکەی زۆر مەبەستمە جوابی ئێوە قسەی ئێوە لەو بارەیەوە بزانم لە باشووری کوردستان زانیاری نیمچە پشتڕاستکراوە هەیە کە لە ساڵی 2010 و 2019 بە نزیکەیی عێراق، ئێران، تورکیا، سووریا جۆرێک لە هەمانگی هەواڵگری لە نێوانیانە هەیە ئیش لەسەرەوەکەن کە ئەزمون لە باشووری کوردستان ئەزمون لە ڕۆژاوای کوردستان بچوو بکەنەوە بۆ ئەگەر بتوانن نەیهێڵن ئەمانە زانیاری با بڵێن تا حدێک پشتڕاست نەکراون بەڵام باسەکرێت زۆر باسەکرێت لە ناو سیاسیەکانی هەرێمی کوردستانە لە ناو وەسەڵی میدیاییش بێگومان ناوەندی میدیای هەرێمی کوردستان لای ئێوە چیە گوزەرێ زانیاریەکانی ئێوە چیەڵێ ئەم چوار دەوڵەتە کۆبوونەوەی با بڵێن هەواڵگری و جۆرێک لە هەماهەنگیان هەیە بۆ ئەوەی لە ئەزمموی باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان بن یان نا؟ من پرسیارەکەمە بەستمەوە بە شتێکی دیکەشەوە لەبارەی ڕۆژاوای کوردستان کۆبوونەوەکانی ئەستانە لە کۆبوونەوەکانی ئەستانەیە رووسیا کە ئەم دەوڵەتانە کۆکاتەوانەیە گەیشتوونەتە جۆرێک لە بڕیارێکی استراتیژی بەرامبەر بە ئەزمموی ڕۆژاوای کوردستان یان نا؟ بله نه وقت تدبیجی آشکارا دبیجن یعنی تایبەتیژی با جوینێمانە کوچێ بوو یەکل ئەسیتانە بەرە سووری ناتێدا بوو سووریژی ڕێژیمی سووریژی کردنێکی تایبەتی ئێبیستان و 21 و بەری و ئێنۆزان گشتی بەمدوڕ ڕونشتن ئەسیتانە و دوێ دەرێدا بڕیاردان بڕیارە سەرکە کوستانی بۆ هەلوەشاندن ئێرە ببرێ خۆسەرە لە ڕۆژلات بۆ کوڕی سووری وان بڕیاردان طبعا اونا حجت قدیم دبیجن شتجربه و امریکاش به در کردن نظام چاوا بکن لهم بریار آشکاره یعنی نه شرطیه خوازن الوشینن باید جالی بریار آنده جالی دینی پراتیک داشتی ترش نکرن یعنی او تشتن آنها کل دیر زور درکتی و او لشکر عشیران آنها کچه کری جالی دیر زور داشت آلی با کرده ترکی ایرش کرن چطه آنها کل جمع خودی کری لبابه بول من بجه بول لأوه بود لعزازه بود وانا گشتی ارگانیزه کرن که برخستن کرن و چکدانه که و ایریش کرن و ایدر زور جالی که دا گشتی به هم را افکاری کرن و حتی ملیس ایران ایدر زور وانجی کرن یعنی رژیم و سوری و ترکی گشتی کرن کسی نسکنی جشبری اوی نمستلا گوتنه که هم تخمین دکن یا نو دکن نه برخدانه که به همپر همبر بی هوته داینه و حتی ناجی يعني نها تشتكو روزانه يرو لدير الزوري والمهرمانات دبن والراقي دبن براستي ام نظام عجب داعش لكي جبر داعشين حطامها شانه خوهانا
داعش دیگه لیانجی با کسی نان کبتر که با گریدای به رژیم سوری با گریدای دکنه یعنی دنیا ما دای براستی اجازه تو میام جلو هم بر بیاوی جبرای من مسئله جمع را هبونه بتنبونه هم مجبورم برخواب دارم باشە بەڕێز مسللیمەوە هەڵوێستەکانی تورکیا وازحە ئێرانیش تا حدێکی زۆر هەڵوێستی وازحە بەرامبەر بە پرسی سووریا و پشگیریەکانی لە دەوڵەتەکەی لە حکوومەتەکەی بەشار ئەسەد لە ماوەی پێشووە قسە هەبوو لەبارەی جۆرێک لە گفتوگۆی نهێنی بینی خۆسەر ڕۆژاوای کوردستان لەگەڵ دیمەشق ئەم گفتوگویانە هەبوون یان نا و بەچی گەیشتن بله ناج برده یعنی ریاکو تبلیغی آن کل سوری چه بوی و ایمجی نوزه تیرمه 2012 کمارا و شورش خاکر لروجاوه کردستان و مهرین خاکرن تم جالی که ما دست قدرش کرد یعنی ما گفت کی کد خوازش بود سوریا که آرام سوریا که دموکراتیک سوریا که ناوندی بخوابته هم پیران مجبره دو بودی و حتی ناجی هم دویجنه مجبر بیاوی نا بحرین میکنم دویجن با کرد روجلاتی سوری ما باید گشت که جبر داعش خلاص کریه مشاری داعش کریه که مبدا هزاران خونی جوان خود کریه که جبر بیاوی هم جالی که هم دویجن متجارا نبودی هم دیگه پارچه ببین یا سوریه بقاتن یا رو بکن نه هم دویجن سوریه کنن ناوندیش با مگش کیم بکی بگمان کسی کلوی هریمینا لشامین لدردین وانا جی سوریه یعنی دستی مجبور جا من کاتم کەمە بەڕێز مسللیم ئێستا هەڵوێستی سووریا هەڵوێستی دیمەشق لەبارەی ئەم داوایی ئێوە کە چیتر سووریایەکی ناوەندی مەرکەزگەرا بە کەڵکی سووریەکان نایەت دیمەشق لەو بارەوە چیەڵێ گفتوگۆکانی ئەم ئەخیرە بەچی گەیشت بە کورتی سواس دەکەم بله نه داینستاندن گلکی چه بون نابنکری روسان چه بون روی بری خاصر کرن نشته نو کرن بس ها تقویه کرن که این سوریه این حتی نا میجی خواه ذهنیت خواه نگویرینه این حتی نا به فکر اون به که به مسئله کانو بن به چکان چاره سر بکن و وگرنه سوریه بری 2011 حتی نا نکرنه بلکه هنه کندیتنه ای تکتیکی چه بنج بو مسئله ره بازان جبو کنترول اینا تشتیوات بن اما جبو سیاسی جبو چاره سری حتی نات گاف جالی رژیمی سوری دا ناویترن زۆر باشە بەڕێز مسللیم من کاتم کەماوە بەڵام مەبەستمە دووبارە بگەڕێمەوە سەر گفتوگۆی کوردی ئەوەی ئێمە بزانین ماوەیەکی باشەم گفتوگویانە وەستاون گەیشتن بەچی و بۆچی وەستان ڕاستیەکەی یعنی کورد بە دڵنیاییەوە هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە هەر شوێنێکی دیکە بێت چاوی لەو گفتوگویانە بوو بۆ ئەوەی کوردانی ڕۆژاوا لە بازنەیەکی گەورەترا بازنێکی سیاسی گەورەترا ڕاستیەکەی کۆ ببنەوانێ گەیشتن بەچی و لەکوایە وەستان بۆچی وەستان بله کی کردی کد خوازه به هورا لحف بکه پیمان بکه به هورا جیان بکه آنجا آزاد به هورا جیان بکه کردی کنه آزاد به دنیرین خود دخواسته که خود دوین خود او نکنه بریار بخواه بده کیچا کرد کنم گیش نه نیرین خواه آزاد وینی خواه آزاد کن من وینی خواه آزاد بریار خواهد و چرا امکان لفظرون امکان چهار را دا کردنجی که هم بکن زیده بکن لهم که وینی تل کسی دین ده بیجه بریار تل داره که دین تستاندنه و چرا تنکانی لفظرونی تنکانی لفظرونی ایمه جمع خوابن حتی آنها گلک جمع هنه ایمانا کو بدر بابا نیرین در باده بمشته وهابه حسابی خواه یعنی باوری خواب خواتنانه باوری خواب گلی خواتنانه باوری خواب تیکوشینی خواتنانه حتی که وانا هبه چشتی که زوره و که تنم چاوی وانا در بابه بەڕێز مسللیم ئێوە لە گفتوگەکانتانە لەگەڵ ئەنەکەسە هەست بەوە ئەکەن کە ڕاستیەکەی ئەوەی ئەنەکەسە ئیڵێ ئیرادەی خۆیەتی ویستی خۆیەتی یان نەخێر ویستێکی پێدەچێ گەورەتر بێت جا من نازانم من دوو لایەن باسەکەم تۆ ڕوونکردنەوەم بۆ بە یەکەم مەجلیسی سووریای دیموکرات ئەنجومەنی سووریای دیموکراتی لەگەڵ باشووری کوردستان بە دیاریکراویش پارتی دیموکراتی کوردستان ئەنەکەسە کە گفتوگۆ لەگەڵ ئێوە ئاکا داواکاریەکان یەخاتە ڕوو داواکاری خۆیەتی ئیرادەی خۆیەتی یان نەخێر جۆرێک لە با بڵێن بەشداری هەیە لە ئاراستەکردنی داواکاریەکانی ئەنەکەسە بەرامبەر بە تەفدەم و بە تایبەتیش پێدا بله نه تفدەم سازی سازی ڕێوەبرێنانە ئیرۆ بێدەرە ڕێوەبریا خۆسەر هەیە
وسازی خود گشتی هنم هر هوای ایره ببریجانه ایدینجانه سیستمه که یعنی نه مثلا پارتیا که نه کسا که ام وقت پیده همجی پارتیا کشیه یعنی حتی نه گفتگوی ایهانو که انا کسی را حاتی کرن آرینو 22 پارتی بون همجی یک جی بون یک جوا پارتی آنو پیرادتان استانده من به هر را داستان یعنی گونه ویوی مال داستان جوش بویاوی نه مثلا پارتیا که بده بستینه یا تابدن بده بستینه نه ویوی کشکیه ریو بریا که ریو بری که بخوزه کنه بیرو بده بستینه تکلی کنه هیرو ای هانا برپرسیاری تکلی اندار با هانا ای دیپلماسی هانا کنه بیرو بده بستینه جوالی که دین دو مجلس سوریه دموکراتیک مسئله بخوزن کنه به مسئله رو به مسئله پارتی کردی کشکی تیدانه پارتی عربون گی تیدانه حتی آنها مسئلهش قبول نکنه یعنی به سیستم قبول نکنه جوش برم کوئی کو قبول نکنه ناخوزه پیرو بده بستینه تو نکنه تشکی پیرو بیجی ریل کسی نهاتی گرتنه کنن تبی مسئله ببین وقت پارتی عرب وقت پارتی دین پارتی کردان گشکی سپارتی کردان تیدانه سازی ایهانا نتبی تیدانه یکتی نتبیش و یک آرمان جمعه هم دخوازن چه وقت بینا کمانی زمان جی کیچا کوی بنا خودی ایرادی خواه کانون بریار خواه آزاد بدانه وکو گلی کرد خوازه بریار خواه بدانه و چرام کن لبدو بکنه هەتا بە کورتی هەتا ئەنە کەسە نەگاتەوە ئیرادە ئازادە و خۆی بڕیار بدا گفتوگۆی کوردی لە ڕۆژاوای کوردستان دەست پێ کاتەوە یان نەخێر وەکو ئێستا بە وەستاوی ئەمێنێتەوە والله از نظامه نه دیرو که کردان دا بنهره تم جالی که دا کسی که کرد خواستن والد پاریز بون دخوازن تشتکیش بو گلی خواب کنش بو ملتی خواب کن ولهم بر وانا جی تمیلا که دین کلام هبون ایهانا کلهم بر دردکتی ایهانا خواب دشمن باگری دایی یعنی حتی که وانا هبون دیرو که مدا شفا خویا یعنی 10 ساله و تشتا پیکته امی هیوی دکن یعنی هر کسی میهانی که حتی نا دوید دمی مدا 10 ساله 21 کمین دا قوات شيء دجمن ببینه و دیرو که بابو پاله خواه فایده بکه واتشتانا نکبه باشاش یعنی واکدین زراره شبر بیاوی تو نکن یعنی تیرو نکن هری ببیش برا سید رضا و ریبر ایهانه که سری کسان جید کری به دولت ترکیه تو نکن ببیش برا سید رضا و ریبر به هورا تو نکن ببیش زۆر باش زۆر باشە سورش که دوایم بله باس دەکەم ساڵح موسلیما سەرۆکی پارتی یەکێتی دیموکرات لە قامشلۆ لەگەڵمان بووی سپاس سەرچاوان سلااوڕێژ بۆ وە جارەکە دێم پیرۆز بێ خەناڵەوە باس بینەری زووم سپاس بۆ سەرنجی تۆش لەگەڵمانە بن